جوابەکەی ئاسانە، هەتا جیاکاری هەبێ، هەتا هەڵاواردن هەبێ، هەتا تموتیژی لە بەرامبەر ژنانە بکرێ، هەتا دەسەڵات و سیستەم بەدەستی عەقڵیەتی پیاوسالاریەوە بێ، هەڵبەت خەباتی خەڵکانی ئازادی خواژ و خەڵکانێک کە دڵیان ئەسووتێ بۆ یەکسانی و ئازادی، کەسانێک کە ژنان بە عینوانی ئینسان، بە عینوانی هاوڵاتیەک یەکسان سەیرەکەن، هەر بەردەوامە بێ. ئەگەرچی بە شێوازی جۆراوجۆر ئەوە تا سیر کە لە وڵاتانێکی وەکو ئەوروپایە هەرچەندە لە باری یاساییەوە گوایە قانون ژنان و پیاوان بە یەک چاو سەیرەکە، بەڵام لە باری عەمەلیەوە سەیرەکەی جیاوازی هەیە. مەسەڵەن لە حەقدەستی ژنانە، لە فرسەتی کارکردنە، لە مەسەلەی ماڵداریە، زۆر شتە هەست دەکەیت جیاوازی هەیە. اینجا چ جای تا ئەگاتەوە بە وڵاتانێکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتانێک کە وڵاتانی هەژار و فەقیر کە ئیمکاناتێکی ئۆتۆ ناخاتە اختیاری خەڵکەکەیەوە، کاڵێن وڵاتی فەقیر وڵاتی فەقیر نییە، بەڵام ئەوەی کە فەقیرە خەڵکە، یعنی فەقیری و نەهامەتەکە بەسەر سەری خەڵکا شکاوەتەوانێ. ئەلەو شوێنانە ئەم وەزعیەتە خراپتر ئەبێ، یعنی تا ئەگاتە دەرەجەی هەرەوە نییە مەسەڵەن جیاوازیەک هەبێ لە مەسەلەی حەقدەستا یا لە هەنێ بوارە، بەڵکو تا ئەگاتە دەرەجەی کۆنتڕۆڵکردن و یعنی بە تەواوەتی هێرشێکی ئاشکرا بۆ سەر جێگا و ڕێگەی ژنان، بە تایبەتی حتا دەرەجەی کوشتن.